ئیمڕۆ لە ڕۆژی جیهانی شێرپەنجەدا ئەرک و ماندووبوونی دکتۆرە بەڕێزەکان و کارمەندانی نەخۆشخانەی هیوا و سنتەری ژانەوە بەرزە نرخێنین ماوەی فلیمەکەمان 90 خولەکە بە هیوای جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێ. ئەم فلیمە لە نووسین و سینارۆ دەرهێنانی خۆمە وێنەگرتن و مونتاجی کاک باوەڕەفیقا کۆمەڵە پەیام و گرنگ و هۆشیاری تایبەتی تیا بە هاوسەران و بە خوێندکاران و بە خەڵک بەعام. ئەم فلیمە کە فلیمی سینەمایی خۆری ناو سێبەرە کۆمەڵی ئەکتەری سەرەکی ناو شاری سلێمانی بەشداری تیا کردووە بە خۆشمەوە دەرهێنانەکەی کاک ڕێبوار محەممەدا وێنەگرتن و مونتاژی لەلایەن باوەڕەفیقەوەیە. بەڕاستی ئەم فلیمە باس لە نەخۆشخانەی هیواکە نەخۆشەکانی ژێرپەنجە باس لە ئازار و مەینەت و ئەو شێوازانی ناو خەسخانەی هیواکە کە چیان بەسەر هاتووە وە کەس ئاوڕیان لێ ناداتەوە. کارکتەری من زۆر جیاوازە لە کارکتەرەکانی ترم و زۆریشم پێ خۆش بوو کە ڕۆڵی ئەو کارکتەرە ببینم. ئەویش دایکێکە کە ڕۆڵەکەی کوڕەکەی تووشی ئەم نەخۆشیە پیسە بووە نەخۆشی ژێرپەنجە و هەوڵیاوکو دایکێک بتوانێت کوڕەکەی ڕزگار بکات. خۆشبەختانە ئەوە بوو کە نادیان بۆ خستەخانەی هیوا لەبێ چارەسەریان بۆ ئەکەن و ئەو خزمەتی کە ئەوان ئەیان کرد ئەمە دەرگایەکە بۆ ئەوەی کە خەڵکێکی زۆر بزانێت کە خستەخانەی هیوا چۆن چارەسەری نەخۆشەکانیەکە چۆن بە هیواوە ئەو ئازارانە دائەمرکێنەوە کە نەخۆشەکان لە خستەخانەکان.